دەزانم چاوەڕوانیەکانی گەنجان جیاوازن. خۆم مناڵم هەیە و ئارینی کوڕم زۆر جار پێم دەڵێ کە بیرروبووچوونی گەنجان ئێستا جیاوازترە، تمۆحیان زیاترە، بە تەمای وڵاتێکی خۆشتر و گەشە سەندووتر ئاواتیانە ببینن و لەبەر ئەوەش پێویستە هەموو هەوڵێک بدەن بۆ ئەوەی دەرفەتی کار، هەلی کار بۆ گەنجان دروست بکەن. تێدەگەم کە نابێت ئێمە ڕابردوومان وەکو پاساوێک بەکاربێنین بۆ ئەوەی ئەو بۆشاییەی لە نێوان گەنجان و حکوومەتدا هەیە چیتر بەردەوام بێت. بەڵام ئەبێ سوود لە دەرفەتی ڕاستەقینە و بەهێزکردنیە و پەیوەندیە وەربگرین کە دەبێت کە پێویستە بۆ ئەوەی لە پێگەی یەکتر تێبگەین، هەم حکوومەت هەم گەنجەکانەوەی بزانن کێشە و گرفتەکانی ئێمە چییە و چۆن بتوانین ئەو فەراغە و بۆشەیە کە لە نێوانماندا هەیە کەمیکەینەوە. بۆیە بە ڕاشکەوەی من پێتان دەڵێ من خۆم پابەندم بە ڕەخساندنی دەرفەت بۆ گەنجەکانمان. بێگومان حکوومەت ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕەخساندن و دەرفەت و پێویستە حکوومەت لە چوارچێوەی یاسا و ئابووری بۆ گەشەپێدان و هەندانی هاوبەشی و شەراکەتی کەرتی گشتی و تایبەت ئەو شتانە دیاری بکات.